کاسبکارانی بازاڕی هەولێر دەڵێن ساڵی 2021 بۆ ئەوان ساڵێکی قورسی بێبازار بووە بەهۆی قەیرانەکان و دابەزاندنی بەهای دیناری عراقی بەرامبەر دۆلار. ئەوان چاوەڕوانن لەگەڵ هاتنی ساڵی نوێ گۆڕانکاریەکان بە ئاراستەیەک بێت کە جارێکی تر بازار بوو بژێتەوە. ئەو دۆلار ببتەوە سعری جاران حینەن هەموو شت لە هەمان کادا هەموو شتەکانی شەرزان دەبتەوە بە دەرەجە $1 بە دەرەجە دوش معاشەکەیە ئەگەر حکومەت تشکیل بی و معاش بێ بودجە بێ لۆ هەرێم حتمما بازار فەرقەکە بازاردا بژێتەوە چکە برێنێ ئێستا بازاڕی ما هەمووی عارەبە عرب و سووری بەعنی ئەگەر ڕۆژە 100 مشتری بەڕێکەین لەو 15-20 کوردە ئەوێدی هەموو عرب و سووریا بۆ ئەوان معاشیان هەیە ڕاتبیان دێن لێرە وەردەگرن هیچ مشکلەیان نییە. ئەگەر 2022 هەر ئەوهابی بەبێ هیچ گۆڕانکاریەک خراپترە بازار باشتر نابێتن بە تاکیدی نرخی دۆلار ئەگەر هەرەوە بەرزبی بازار خراپتر دەی باشتر نابی ڕێککەوتنی هەولێر و بەغدا تاخریبوونی معاش لێبڕنی معاش ئەوان هەموو تاسیراتی هەیە. بۆ باشترکردنی بازار و دۆخ و ژیانی گوزەرانی خەڵکی ئابووری ناسێک ئاماژە بۆ دەکات پێویستە پارەیەکی زۆر بخرێتە بازارەوە بۆ ئەمەش دەبێت چاوەڕوانی پێکهێنانی حکومەتی داهاتووی عێراق و ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا بکەین. بێگومان پێویستە بۆ ئەو حەقی اقتصادی دەوەڕام بکە پێویستە لەسەر عێراق پارەیەک و پرۆژەیەکی زۆر بخاتە ناو بازار بۆ ئەوەی بازارەکان بژێتەوە چاوەڕێ دەکەن کە حکومەتی عێراقی نوێ دابمەزرێ و پەرلەمان دەست بەکار بێتن لە نێوان هەردووچیاندا بودجێ عێراق پەسەند بکرێت لە بودجەکەیدا دیار دەکرێت ئایا ئەو داهاتووی عێراقی ئەو ساڵە. ساڵی 2021 گەورەترین گۆڕانکاری دابەزاندنی بەهای دیناری عراقی بوو لە بەرامبەر دۆلار ئەمەش بوو هەوەی نرخی کاڵا و شتومەک بە ڕێژەیەکی بەرچاو بەرز ببێتەوە و کاریگەری ڕاستەخۆی کردە سەر بازار و ژیان و گوزەرانی هاوڵاتیان بە تایبەتی موچەخۆران. ڕەنجە ڕەحمان، کورچاد نیوز، هاولێر.